ئەمە کەمپی ئاوارەکانی ڕۆژئاوای کوردستانە لە بەردەڕەش. دوای هێرشەکانی تورکیا بۆ سەر ڕۆژئاوای کوردستان ئاوارە بوون. هەمویان لە ترسی مەرگ ڕایان کردووە بۆ ئەوەی خۆیان لە مردن بپارێزن، بەڵام سۆلین سازەکەی بیر نەچوو. سۆلین کچە کوردێکی تەمەن 15 ساڵی قامیشلۆیە لەگەڵ خانەوادەکەی ئاوارە بوو. هەموو یادگاری و هاوڕێ و تەنانەت خوێندنیشی لە ڕۆژئاوای کوردستان جێهێشتووە، بەڵام سازەکەی هێناوە. ژیانی سۆلین و هەموو کوردانی ڕۆژئاوای کوردستان تەنیا لە ماوەی شەو ڕۆژێکدا گۆڕا، لە جیاتی ئەوەی وەک هەموو بەیانیە لە خەو هەڵسێت و جانتاکەی هەڵگرێ و بەرەو قوتابخانە بڕوات، بە دوای هێنانی ئاو و وەرگرتنی ژەمە خواردندا لە نێو کەمپەکەدا دەگەڕێت. هەندێک جاریش بە میوزیک ئارامی بە خۆی و خانەوادەکەی دەبەخشێت. از لە قامشلۆ سەفا 11 علمی بووم، متخواست ez ببم دکتۆرە، ji ber ku ev helmê min e ez dixwazim bibim دکتۆرە و alî xelkê bikim yani. هیواکانی سۆلین و ئەو منداڵانەی لەم کەمپەن زۆر جیاوازە. هیچ داوایەک لە دایک و باوکیان ناکەن بۆ کڕینی یاری و بردنە شوێنە گەشتیارەکان، بەڵکو هاوکاری خانەوادەیان دەکەن. بەپێی یاسا نێودەوڵەتەکانی تایبەت بە مافەکانی منداڵ دەبێت بخوێنە و یاری بکات، بەڵام ئەوان بە دوای بژێوی ژیانەوەن. يعني ez li Sûrî diçûm medresê ez saet heftê sibihê radibûm, ez diçûm medresê û ji 12 diçûm dewratê xwe ê sefa 11 ilmî û ji piştî dewratê sefa 11 diçûm tûfil 2 saet bûn, saet di 2 heta 4 di 2 heta 4 ez li wê de dimam, ez vedegeriyam dewra tembûrê. Dewra tembûrê xelas kir, îcaz dihatim mal min ji nû firavîn dixwar. Yani bikun heta saet heftê êvarî 8 wan dere ez vedegeriyam malê. People from around the world. هێرشی تورکیا بۆ سەر ڕۆژئاوای کوردستان بە ناو ئۆپەراسیۆنی کانی ئاشتی هەزاران منداڵی لە خەونی یاری و خوێندن بێبەش کردووە. جگەلەوەیش دایان منداڵ شەهید بوون و بەشێکیش بریندار بوون. هەزارانیان ئاواری باشووری کوردستان بوونە. سۆلین دەیەوێ بە دەنگی سازەکەی و پەنجە ئاوریشمەکانی ئارامی بە منداڵانی دەوروبەری بدات. دیدە فەرەیدون ڕوودا و کەمپی ئاوارەکانی ڕۆژئاوا لە بەردەڕەش.